گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەری سپاردنی کۆماری ئیسلامی بە مێژوو بە پێنووسی دکتۆر ئیدریس لاهوتی. لە هەر گۆشەیەکەوە سەرنجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدەین، جا لە قازان ژیان زەرەری هەر دەوڵەت و ڕەوتێکی سیاسی یان گروپێکیش بێت، ناچارین جان بەوەجا بنین کە ئەم بەشەی گەردوون ڕوبەڕووی گۆڕانکاری خێرا دەبێتەوە. پێشاتەکان لەم بەشەی جیهاندا پەیتا ڕوودەدەن، لە هەندێک لاوە کێشە و هاوکێشەکان چارەسەر دەبن و لە هەندێک لای دیکەشەوە چەند قات قوڵ دەبنەوە. دەبێتی ترەوە قبول بکەین کە دۆخی ناوچەکە بەرەو گۆڕانکاری جددی دەڕوات و تابێت هاوکێشەکان ڕووداوی نوێ دەخولقێن و مرۆڤ زۆر کات فریای ژماردنی ڕووداوەکان ناکەوێت، چ بگا بەوەی شرۆفە و شیکاریان بۆ بکات. هەر لە سەروبەندی ئەم ڕووداوە تازانەدا کە هێشتا محەممەد جۆلانی وەک تازە زاوای بووکی دیمەشق دەردەکەوێت، دەبینین سووریا بۆتە چەقی گۆڕانکاریەکان و جۆرەها سیناریۆ لەبارەی ئایندەی سووریا و ناوچەکەوە گەنگەشە دەکرێت. چونکە پێدەچێت سووریا بۆ ناوچەکە وەک ڕێڕەوێکی گرنگی بازرگانی یان وەک سەبەتەیەکی ئابووری گرنگ بێت کە وەک دیارە کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا بە تەواوی دەستی لەم سەبەتە پڕبەرهەمە بڕاوە. هەر لە میانەی ئەم ڕووداوە خێرایانەی ئەم دواییە هەر کەسە و لای خۆیەوە بە جۆرەها قسەی لێ دەکات. هەندێک کەس هۆکاری ڕووداوەکان بە دۆخی سیاسیەوە دەبەستنەوە و هەندێکی تر بە پرسی ئابووریەوە، هەندێکی تر دەیبەستنەوە بە تەواوکاری ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و بڕێکی تریش. هەموو ئەمانە بە نەخشەیەکی حساب بۆ کراوی موگناتیسی هێزی دەزانن و پێیان وایە لە بنەڕەتەوە ئەوەی ڕووداوە بە پێی نەخشە و پلانیدا ڕژرا و ڕوویداوە و هیچی لە خۆیەوە چێ نەبووە. یەکێک لە هەستیارترین پرسەکانی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسی بوون و دەسەڵاتی ڕژێمی ئێرانە کە وەک کۆتا قۆناغی یاریەکە سیر دەکرێت و وای لێ دەخوێنرێتەوە کە تەواوی جوڵەکان لە تەلەبیبەوە هاتوون و لە تارانیشدا کۆتاییان پێدێت. لە ڕاستیدا قسەکردن لەسەر ئێران یەک لە ئاڵۆزترین و هەستیارترینی ئەو بابەتانەیە کە ئەم ڕۆژانە شرۆڤەکاران و شارەزایانی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ناتانیاهۆ تاران با سەری بەرەی مقاومە و دەبات و پێی وایە تا لە سەری مارەکە نەدرێت هیچ هیوایەک بۆ بەدیهاتنی ئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوونی نابێت. بەڵام ئێرانیەکان خۆشیان چ ئەوانەی لایەنگری ڕژێمن و چ ئەوانەشی کە بێلایەنن یان نەیاری ڕژێمەکان جۆرەها خوێندنەوە بۆ ڕووداوەکان دەکەن. هەندێک پێیان وایە ئێران لە بەردەم ڕووداوێکی تەواو مێژوویدایە، بەڵام ئایندەکەی زۆر تەم و مژاوی و ناڕوون دەردەکەوێت. چونکە گۆڕانکاریەکی گەورە ڕوو لە ناوچەکە دەکات و ئێران پشکی نابێت لەو گۆڕانکاریانەدا. لە بەرامبەردا وڵاتانی عەرەبی، ئیسرائیل و موگناتیسی هێز ئەم نەخشانەیان کێشاوە و نەخشەکانیشیان بەجۆرێکن کە ڕژێمی ئێران هیچ پشکێکی ئەرێنی و لە قازانجیدا نابێت. هەندێکی تر ڕای جیاوازیان هەیە، لەوانە مەهدی متەهەرنیە نیۆلۆژیست و شارەزا لە بواری نێودەوڵەتی. ئەو پێی وایە ئێران دەگۆڕێت و ئێرانی داهاتوو ئێرانێکی تەواو ئەمریکی دەبێت. ئەم قسانەی متەهەرنیە لە کاتێکدایە کە تێد کروز سەناتۆری ئەمریکیش دەڵێت خۆتان بۆ هەڵبژاردنێکی دیموکراسیانەی نوێ لە ئێراندا ئامادە بکەن. هەندێکیش دەڵێن ڕێڕەوێکی ئابووری بەهێز لە هیندستانەوە دێتە خەلیج و دەمێکە هەوڵ بۆ دروستکردنی ئەم ڕێڕەوە دەدرێت. دەگوترێت ڕێی دوور و درێژ لە ڕێی تونێلێکی ژێر ئاوەوە قەتەر و هیندستان بە یەکەوە دەبەستێتەوە و ئێرانیش لەم هاوکێشەدا خراوەتە دەرەوە. جیا لە هەموو ئەمانە ئەوەی حاشا هەڵنەگرە ئەوەیە کە ئێران لە بەردەم چەندین سیناریۆی جیاوازدایە کە بۆ ئێرانی ئێستا هەمویان دەگەنەوە بە بنبەست. هەر متەهەرنیە پێی وایە ئەوەی وای کردبوو ئێران خۆی پێشتێک بێت یان خۆی با بەهێز ناوبێنێت ئەوە موگناتیسی هێز بوو، هەر خۆشی فوی تێکرد و خۆشی بەتاڵی دەکاتەوە. بەڵام ئێرانی دوایم قۆناغا ئێرانێکی ئەمریکی دەبێت و چیتر ئێران نابێتە کارتی دەستی پەکین و مۆسکۆ و دێتەوە سەر ستەیج، بەڵام بە ڕەنگ و ڕوویەکی جیاوازەوە. دکتۆر نەسیریش کە سەرنووسەری پێشتری ڕۆژنامەی کەیهانە و لەم ڕۆژانەداوە کەسێکی ئازاد و ڕەخنەگرێکی حکوومەتی چاران دەردەکەوێت دەڵێت دۆخی ئێران دۆخێکی تەواو خراپە و گەر لێشی نەدرێت 3 ساڵی تر ناخایەنێت کە تووشی کێشەی گەورەتر دەبێت. ئەو پێشی وایە تا کار لە کار نەترازاوە پێویستە زۆر بە خێرایی ڕێفراندۆمێک بکرێت و ئێران لەم بنبەستە دراماتیکیە قوتار بکرێت. هەر نەسیری لە یەکێک لە نووسینەکانی خۆیدا دەڵێت پێویستە هەموو ئێرانیەکان کۆ ببنەوە لە تاجزادەوە تا شازادە و بێنە سەر مێزی گفتوگۆ تا دەرچەیەک بەڕووی ئێراندا بکەنەوە. شایانی باسە تاجزادە یەکێک بوو لە کەسایەتیە دیارەکانی کابینەی حکوومەتی خاتەمی و کەسایەتیەکی دیاری ڕیفۆرمخوازی ئێرانیە و ئێستا لە زینداندایە. شازادەش محەممەدی کوڕی ڕەزاشایە کە ئێستا وەک بەهێزترین کەسایەتی ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوەی ئێران هەژمار دەکرێت و پەیتا پەیامی نوێ ئاراستەی گەلانی ئێران دەکات. ئەوەی کە دیار و بەرچاوە دۆخی شڵەژاوی ئێرانە کە وەک شرۆڤەکاران باسی دەکەن کەوتۆتە بنبەستەوە و ئەوەیشی کە نادیار
بڕیار و ناڕوونا دۆخی داهاتووی ئێرانە کە نەتانیاهۆ ناوی لێ ناوە میحوەری شەرارەت و بەڵێنی داوە نەهێڵێ ببێتە خاوەن چەکی ئەتۆمی. لەم دۆخەدا بۆ ئێران کە هیچی نەماوە لە دەستی بدات تەنها کارتی گوشاری بریتیە لە چەکی ئەتۆمی. جا ئەگەر لە بنکە ئەتۆمیەکانیشی بدرێت ئەوە حکایەتێکی نامێنێت بۆمانەوە. هەموو ئەوەیشی کە ماوەتەوە هاتن و دەست بەکاربوونی ترامپ یەکلایی دەکاتەوە. بەو مەرجەی ئیسرائیل پێش ئەوە دەستی لێ نەوەشێنێت و بۆ هەمیشە حکایەتی ئێران نەسپێرێ بە مێژوو.